تا دێتێکی سەربازی جەنگی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران بەرزتر دەبێتەوە لە ئێسادا ژمارەی پێوانەی تۆمار دەکات بە گوێرەی زانیاری میدیا ئەمریکیەکان. ڕۆژانە تێچووی سەربازی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئۆپراسیۆنەکانیان بۆ سەرخاشی ئێران بریتیە لە $1 ملیار کە کۆی گشتی بودجەی ڕۆژانەی وەزارەتی جەنگی ئەمریکا بریتیە لە $2 ملیار و 700 ملیۆن ڕۆژانە کە ئەمەش بڕی لە 0.1 بودجەی گشتی سەربازی و بەرگری ئەمریکا بۆ ساڵی 2026 پێک دێنێ کە لە ساڵی 2026دا بودجەی سەربازی و بەرگری ئەمریکا گەیشتۆتە بڕی $1 تریلیۆن و 10 ملیار. تێچووی سەربازی هێزەکانی ئەمریکا خۆی ئەبینێتەوە لە بەکارهێنانی فڕۆکە جەنگیەکانی F-15 F-16 F-22 کە پێوترێ ڕاپتۆرەوە F-35 ئەمریکی لە پاڵ ئەمانەشە کە زۆرترین تێچووی هەیە تێچووی فڕۆکەی تارمایی بیتووە کە بۆ هەر کاژمێرێک بریتیە لە $150,000. ئەمە جگە لە کارپێکردنی هەردوو کەشتیگەلی زەبەلاحی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەشتیگەلی USS Gerald R. Ford کە لە کەناراوەکانی حیفا لە ئیسرائیل هەروە کەشتیگەلی ئابراهام لینکۆڵن لە ناوچەکانی دەریای عەرەبدا کە بە ژێری زانیاریەکانی The Atlantic ئەمریکی ڕۆژانە تێچووی یاخود بەکاربردن و بەکارهێنانی ئەم دوو کەشتیە نزیکەی $40 ملیۆن لەسەر ئەمریکا تێچۆکەی دەکەوێت. لە دوای ئەمریکا ئیسرائیلە کە یەکێکە لە لایەنەکانی جەنگ تێچووی ڕۆژانەی سەربازی هێزەکانی سوپای ئیسرائیل بریتیە لە $270 ملیۆن. ئەمە واتە لە ئۆپەراسیۆنەکانیانە ڕۆژانە وەزارەتی بەرگری ئیسرائیل نزیکەی $270 ملیۆن خەرج دەکات کە کۆی گشتی بودجەی ساڵی 2026 وەزارەتی بەرگری ئیسرائیل بریتیە لە $112 ملیار شیگڵ کەواتە ئەکاتە نزیکەی $34 ملیۆن و 650 ملیۆن. لە پاڵ ئەم تێچووە سەربازیانە ڕۆژانە ملیۆنەها دۆلار لەلایەن ئیسرائیلەوە بۆ بەرپەرشدانەوەی موشک و هەروەها درۆنە خۆکوژیەکانی ئێران بەکاردێنرێت کە ئەوەش بە نزیکەی $350 ملیۆن بۆ $400 ملیۆن دەخەمرێنرێت لەلایەن دەستگاکانی ڕاگەاندنی ئەمریکا. و لە دوای ئیسرائیل ئێران دێت کە تێچووی سەربازی ئێرانیش ڕۆژانە بە $100 بۆ $300 ملیۆن مەزەندە ئاکرێت لەگەڵەوەی کە هیچ ژمارەیەک ورد نییە لەبارەی تێچووی سەربازی هێزەکانی ئێرانەوە، بەڵام ئەوەی کە میدیاکانی جیهان بڵاویان کردوێتەوە ڕۆژانە تێچووی سەربازی لەلایەن ئێرانەوە $100 بۆ $300 ملیۆن و بودجەی ساڵی 2026 ئێران لە بواری سەربازیە بریتیە لە $9 ملیار و 200 ملیۆن. ئەمە جگە لە بودجەی سەربازی ڕۆژانە نزیکەی $400 ملیۆن زیان لە پاشخان و ژێرخانی سەربازی ئێران دەکەوێت بەهۆی هێرشە بەردەوامەکانی سوپای ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە و هەروەها وێزگە سەربازیەکان وێزگە ئەتۆمیەکان وەروە سەکۆ موشکیەکانی ئێران کە لە ئێسادا ئێران زیاتر پشت بە چەند جۆرێک موشک و درۆنی خۆکوژی ئەبەستێت بۆ گۆڕانکاریکردن لەو هاوکێشە سەربازیانی کە لە ناوچەکەدا هاتوۆتە ئاراوە. بە پلەی یەکەم پشت بە فڕۆکەی بێفڕۆکەوانی شاید 136 ئەبەستێت کە ڕۆژانە ژمارێکی زۆر لەو فڕۆکەیە بەکارهێنێت بۆ بە ئامانجگرتنی هێزەکانی سوپای ئەمریکا یاخود بنکە سەربازەکانی ئەمریکا لە ناوچەی کەنداوی عەرەبی و هەروەها لە نێو خاکی ئیسرائیلشدا. تێچووی دروستکردنی هەر درۆنێکی شاهیدی ئێرانی 136 بریتیە لە $20,000 بۆ $35,000. بەڵام ئەوەی کە راپۆرتی میدیا جیهانیەکان بڵاویان کردوێتەوە موشکی خۆڕەمشەهری 4 زۆرترین تێچووی هەیە لەلایەن ئێرانەوە کە نزیکەی $8 ملیۆن تێچووی دروستکردنی یەک موشکی خۆڕەمشەهری 4 کە لە ئێسادا ئێران ژمارەیەکی زۆری لەو موشەکە ئاراستەی خاکی ئیسرائیل و هەروەها بنکە سەربازیەکانی ئەمریکا کردووە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست.